خۆتان نەزانن زیاتر لە 5,000 حاجی لە هەرێمی کوردستانەوە چوونە سعودیە بۆ بەجێگەیاندنی فەرزی حەج و لە ماوەکانی داهاتوودا ئینشاڵڵا بە سەلامەتی دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. جا بۆی بزانین ئەوان فەرزی حەجیان چۆن بەڕێ کردووە ئەم ساڵ و تەندروستیان چۆنە و شوێنی مانەوەیان چۆن بووە وەکەی دەگەڕێنەوە هەرێمی کوردستان باشە و چۆنیش دەگەڕێنەوە. لەگەڵ کاروانستونی گوتەپێژی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی کوردستان قسە دەکەم کە لە مەککەوە لەگەڵم دەبێت. کا کاروانم کاتت باش سەرەتا با لە تەندروستیان زۆر سپاس. تەندروستی ئەم حاجیانە چۆنە؟ بەناوی خوای گەورە میرەبان پێشەکی جەژنە پیرۆزە لە ئێوە و لە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکەین و لێرەوە بە هەموو خەڵکی خۆمان دەکەین. زۆر سپاس لە ئێوەش دەکەین. ئەمڕۆ جلوبەرگی کوردیمان پۆشیەوە بە هەموو حاجەکانیشمان گوتووە ئەمڕۆ لەبەر ئەوەی یەکەم ڕۆژە لە ناو هۆتێل دەمێنەوە هەموو جار ئێمە پاڵپشتی حاجیان دەکەین کە بە جلوبەرگی ڕەسەنی کوردی و دەربکەن بۆی خەڵکێکیش بزانێتن ئێمە هەین ئەوە پشتگیری بەردەوامی حکوومەتە و جناب پێش ئەوەی من داخل بم باسی ئەوە کە سعودیا سەرکەوتنی پرۆستە. بەڵێ تەندروستیان زۆر باشەوە من دەمەوێت پێش سعودیا ئەوە بڵێم کە ئێمەش لە هەرێمی کوردستان سەرکەوتنێکی مەزنی پرۆسەی حەج ڕادەگەینین. هاوشانی عێراق کە دوێنێش عێراق لە زمنی ئەوانیش دەشاندی عێراقی خەڵاتی یەکەمی بۆ 4 ساڵ لەسەر یەک بردەوە کە پێی دەڵێن خەڵاتی لە بەیتوم وەکو باشترین شاندی ئیسلامی لە خزمەتکردنی حاجیان کە ئەمەش پشکی شێری بە هەرێمی کوردستان کەوتووە. و من لێرەوە بەڕاستی سپاسێکی زۆر گەرمی ڕێزدار مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و مەکتەبی بەڕێزیان و خودی جەنابی وەزیر دکتۆر پشتیوان سادق و مەکتەبیان کە بەڕاستی بە هەموو بە بەردەوامی سەرۆکی حکوومەت پاڵپشتی پرۆسەی حەجە بۆ ئەوەی ئێمە بتوانین باشترین خزمەت پێشکەشیان بکەین. زۆر باشە. ئێستا زانیمان حاجیان تەندروستیان باشە بەڵام کە ئەگەڕێنەوە؟ بەڵێ دیارە پێش ئەوەی ئێمە سەفەر بکەین قسەی زۆر ئەوە هەبوو کە حاجەکان بەڕێگەی وشکانی دەگەڕێ سەفەری حەج دەکەن. ئەمە وارد بوو بەڵام بە هەوڵ و تێکۆشانی هەم ڕێزدار سەرۆکی حکوومەت مەسعود بارزانی کە هەوڵدرا بە ڕێگەی ئاسمانی بگەڕێنەوە. ئێستاش هەموو هەوڵەکانی ئێمەوەیە کە حاجیان لە ڕێگەی ئاسمانیەوە بگەڕێنن بۆی کەمترین ئەزیەت بخۆن و ئینشاءڵڵا بەپێی ئەو شتێکە دامانەوە 4 شەش یەکەم کاروانی حاجیان دەگەڕێتەوە هەرێمی کوردستان کە ژمارەیان 1027 کەسە و ئەگەر پرسیار لە هەر حاجیەکیش بگەن بە شێوەیەکی هەڕەمەکی ئەو شایەتیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف دەداتن کە ئەم ساڵ حەجی هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ حەجی وڵاتانی کەندا و حەجێکی VIP و حەجێکی پڕخزمەت و پڕخزمەت گوزاری بووە کە ئەوەش زیاتر ئەرکی ئێمە پڕستە کردووە بۆی ئێمە بتوانین. بەڵێ کەواتە ئەم پێنجشەممەیە یەکەم کاروانی حاجیان دەگەڕێتەوە. باشە تۆ دەڵێی VIP مەبەست لەو VIP چییە؟ لە ڕووی هەموو خزمەت گوزاریەکانەوە لە کێوی عەرەفە و لە مینا و لە مزدەلیفە و لە ناو ئوتێلیشدا ئەو خزمەت گوزارانەیە کە ئەو ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی حاجیان کردو بەڕاستی بێوێنە بۆ هاوشێوەی نەبووە لە ساڵانی پێشووتر لە بەڕێکردنی حاجیان کە حاجی لە هەرێمی کوردستان سەرکەوتووە دەبێ ئەوەی دەست بگەینتە جانتاکەی خۆی جانتاکەی لە شاری مەکە وەرگرتووە لە بەردەم ژووری خۆی. ئەوە یەک لە خزمەت گوزاریەکان. دوو بە بەردەوامی لیژنە کارگەریەکان بە بەردەوامی لە ناو حاجیان دەبووینە بۆی خزمەتیان بکات. چوار شێفمان بردبوو بە بەردەوامی خواردن لێرە دێنراوە بە تامی ئەو تامەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە حاجیان پێی سەرفڕمان بوون هیچ خواردنێکی لەم شێوەیە ئەگەر ڕۆژانە حاجی بچیتە دەرەوە ڕەنگە بە $100 ئەو ستێژەمەی دەستەکەوێتن کە ئێمە ڕۆژانە بە شێوەیەکی فری بە بۆفسیەی کراوە پێشکەشی حاجیانمان دەکرد. یعنی تام و چێژێکی کوردەواری و تەنانەت داهێنانیمانەوەدا کە ڕۆژێکەمان قەلیەی ئاکرێمان لێرە بۆ حاجیان ئامادە کردبوو لەسەر دەستوری ئەو قەلیەی کە لە ئاکرێ هەیە. یعنی هەم لە هەموو خواردنەکانە بەڕاستێکە سپاسەکەم بە ئێوە ناخۆشی ئینشاءڵڵا بۆ ساڵانی داهاتووش ئێوەش بەشدار بن و خوای گەورە حەستان بەکاتن کاکۆبان. ئینشاءڵڵا خوای گەورە دەکاتە قسمەتی من و هەموو ئەوانەی کە حەزەکەن بچنە حەج. زۆر باشە. ئەوەی بە جەناب باشە بڵێ فەرموو. ئاجابۆ هەموو زانیاری جەنابەت بەڕاستی هەموو حاجیانی ئێمە ئەو ساڵ بە یەک تیم
بە هەموو شێوەیەک دوعایان بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەو ئاسایش و ئارامیە لە هەرێمی کوردستان کردو چونکە بەڕاستی ئەو خزمەتگوزاریانەیە کە یاندید لە عەرەفە هەموو لەسەر قەنەفە و لەسەر سیستەم و دووشەق و هەموو خزمەتگوزاریێکێدا بەرقەرار بوو بەڕاستی دوعایان دەکرد خوایە ئەو هەرێمان لێتێک نەدە بەرەو پێشتر باتن کە ئێمە زۆر باش هاوشێوەی وڵاتانی کاندا بڵێ زۆر باشە باسیەوە کرد VIP لە چێوی عەرەفە مەبەست لە VIP لە چێوی عەرەفە چییە؟ چیتان بۆ کردبوون لەوێ؟ بەڵێ پێشتر لە کێوی عەرەفە تەنها ڕایەخدانرابوو لە چەند ساڵانی ڕابردوودا بەڵام ئەم ساڵ هەموو حاجیەک قەنەفەیەکی هەبوو کە دەیکردەوە دەیبووە سیستەم و هەر پێنج پارچەی هەبوو کە چەرچەف و هەموو شتێکی لە خۆی گرتبوو دیگە لەمەش بۆ هەر حاجیەک تلمزێکی ئاو بۆ ئاوی گەرمی یاساڵدانرا خواردندانرا بەردەوامی لە هەموو خێمەکاندا ئاوی ستار ئایسکرێم هەرچی خواردنەوەی ستار بێتن بۆیان دابیکراوە جگە لەوە لە هەر خێمەیدا کافتریایدانرا بۆ قاوە چای زۆر باشە یعنی بۆ ئەوە دەبێتن بەڕاستی ئەوهای لێ هاتبوو یعنی حاجمە دەیگوت بەڕاستی ئێمە لە گەشتێکیش خۆشترەکەەوە هاتین کە ئەمەش بەڕاستی وەکو لە سەرەتاشدا گوتم هەوڵ و دەوام وستی خودی ڕێزار مەسئول بارزانیە زۆر باشە هەمیشە پاڵپشتی پرۆستەکانت دەپچڕۆی کاک کاروان خێریشمان بۆ جەنەبیان و بۆ بەڵێ زۆر سپاس بۆ کاروانستونی وتەبێژی بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی کوردستان کە لە مەکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس